هەروەکو چۆن ئاسەوارەکانی بەعز هێشتا بە ئەمنە سوورەکەەوە دیارە ئاواژ لە دڵ و دەرونی ئەوانەی بەشداریان تێدا کردو شەهیدیان لە پێناودا زیندوو ماوەتەوە ئەوانەی بە گوڕ و تینەوە بەشداریان لە ڕاپەڕین کرد ئەمڕۆ قسەیەکی جیاوازیان هەیە و ئەو نیگایی دوێنێ هەیان بوو ئەمڕۆ نیانە و جیاوازە دوای دەستپێکی ڕاپەڕین لە سلێمانی خەڵکی ڕژانە سەر ئەمنە سوورەکە و دوای شەڕێکی قورس سەرجەمە و ئەمنانە کوژران کە لە بیناکەدا بوون و دواتر زیندانیەکان ئازادکران فازێکی جەماوەری خۆڕسک بوو هەموو خەڵک بە هەموو چین و توێشەکانەوە باشدار بوون حوتی مان کە لە سلێمانی دەستی پێکرد یەکسەر هەموو عنی تانیوەڕ هەموو دام و دەستگاکان پاکرایەوە تەنها ئەمنە سوورەکەمایەوە ئێرە کە ئەمنە سوورەکە بوو موقعێکی تایبەتی حیزبی بەعەز بوو خەڵکی سلێمانی بیرۆوەرێکی تاڵیان لەگەڵیا هەیە لێرە خەڵکێکی زۆر زیندانی بووە ئەشکەنجە دراوە لە سێدارە دراوە خەڵک بەسەروشان کراوە بە هەموو جۆرە تعداگانی حیزبی بەعەز لە خەڵکی سلێمانی سەرچاوەکەی ئێرە بوو بۆ خەڵک هەموو کە زمانی کە هاتبوون لێرە خەڵکانێکی زۆر من چەندین کەس بیرم دێ کە هاتبوون لێرە یا لە شوێنەکانی تر زیندانی بوون کاتی خۆی معنی زۆر داخلە دڵ بوون هاتن تۆڵەی خۆیان لە ئەمنەکان کەنەوە بە دڵنیای ئێستا خەڵک بە هەمان نظرەکەی جاران تووڕەیە بێتاقەتە یعنی چونکە ئەو بەشمێنێتێکە خەڵک بەتەما بوو بە هەشتێکی بۆ دروستکەن بەڵام بە حقیقەت خەڵک هاتە سەر دۆزەخێکی کە لە سلێمانی زیاتر لە 3 ڕۆژ شەڕ بەردەوام بوو دوا شوێنیش کە لە بەعز پاکرایەوە ئەمنە سوورەکە بوو ئەو شوێنەی کە هەر کەسێک ببرایە بۆی ئیدی ئومێدی ئەوەی لێ نەدەکرا بە زیندویی بێتە دەرەوە ڕاپەڕین کە خەڵک بەرپای کردو دواتر دەسەڵاتی ئێستا خۆی کرد بە خاوەنی سواری شەپۆلی ناڕەزایەتیەکان بوون و ئەو دەستکەوتانەی خەڵک بەدەستی هێنا زیندە بەچاڵ کران کە سوکاری شەهیدانیش دەڵێن 27 ساڵە پشوێکی بێگرفتیان هەڵنەمژیوە سەرڕای ئەوەش خەمی لە دەستدانی کە سوکاریانە کە بوونە قەڵخان بۆ دەسەڵاتی ئێستا لە ڕۆژی 7 و 8 و 9 ئەو 3 ڕۆژە هەر چاوەڕێمانە کرد ئەم بینایە بگیرێ براکانمان بێنە دەرەوە تەمان بێگالەوەی کە هەردوو براکەم هەردوای حەومانک لە سزا و تعزیب ڕەمی کرابوون و شەهید کرابوون لەگەڵ شەهیدکەیوان خوای گەورە بەباشتیان شادکە لەگەڵ 24 هاوڕێی تریانە تەنها دەیان بەربوون بەداخەوە سیاسیەکان لە ئاستی قوربانیەکان و ڕەنجی شەهیدانە نەبوون لە ئاستی خەم و ئێش و ژانی دایکی شەهیدانە نەبوون بەداخەوە سیاسیەکان زۆر لەوە کەمتر بوون کە میلەت ئومێدی پێ هەڵچنی بوون زۆر لەوە بچووکتر بوون کە شەهیدەکان ڕۆحی خۆیان بەخشی بە وڵاتەکەیان گەلی کوردستان لە بەهاری 91 بڕیاری بەرپاکردنی شۆڕشێکیدا کە بە خوێن و سەر و ماڵ خەڵکی خۆی بۆ ئامادە کردبوو سلێمانی لە دوای ڕانیە و بازیان لە ڕژێمی بەعز ڕاپەڕین بەڵام خەڵکی سلێمانی تووڕەتر بوون لە شوێنەکانی تر چونکە ئەوانەی کە سوکاریان لە ئەمنە سوورەکەی سلێمانی گیرابوو ئەو شوێنەیان وەکو کابوسێک دەبینی ڕەمیار عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی